سەردار کەمال عەلی ماوەی 20 ساڵێکە بێ لە کاری قەسابیە کارەکەم هەتاوەکو ئێستا بەردەوامم و حەزێکی خۆم بۆ ئیشەکە و ئیشێکی خۆش و ئیشەکەی خۆشم خۆشەوێت بەردەوام هەتا ئەسە لە کارەکەم. سەرەتای دەستپێکردنی من لە ناوەڕاستی ساڵی 2002 بوو. بەڕاستی وەکو حەزێکی خۆم حەزم لە ئیشەکە هەبوو وەلەو بیداەتی هەموو ئیشێکە داغڵی ئیشەکە بی ئاجاسەکەی بە ئیشێک جیاواز بێت لە ئیشەکانی پێشووتر بێگومان قورسە و قورسایی خۆی هەو هەموو ئیشە عەزێت و ئەرک و هیلاکی خۆی هەیە. تر ئەم ئیشەش ئیشی قەسابی و گۆشتفرۆشتن بەدەرنێ لە ئیشەکانیگە قورسی هەیە زەحمەتی هەیە خزمەتی هەبێ یعنی ئەبێ حەزی بۆ ئیشەکە هەبێ ئیشەکەی خۆتی خۆش بێ بۆی بەردەوام بی. ئەمە گۆشتی بەرخن. گۆشتی بەرخە و گۆشتێکی ناسک جوان تامولەزەدێکی خۆش بەرخی کوردین و عادەتەن بۆ برژاندن بۆ کوڵاندن بۆ قۆزی ئەم گۆشتی بەرخە بەکارێن. ئەمە ڕانی بەرخە بۆ کوڵاندن خەڵکی باو زیاتر بۆ برژاندن لەبەری گۆشتێکی پتە و جوان و ناسک و پڕی هەیە و ئەمیش حەبلی بەرخەکات لای سەڵتی پێوترێت بەشێکی خەڵک حەزیان زۆر لێتی لەبەری گۆشتێکی تایبەت و زۆر ناسکە بۆ برژاندن. ئەم بە شەش کێسە لێەکەینەوە ئاماژەی پێەکەین. ئەمە گۆشتی دەستی بەرخە. لە ناوم دەستی بەرخەیە دەفەی شانەیە. ئەو دەفەی شانە دەرەکرێت و گۆشتەکە بێ بە نەرمەیەکی جوانی پاک و ساف بۆ کوڵاندن بەکارێت. جا هەروەها ئەم گۆشتی ئەمەش گۆشتی گەردەمەلی پێوترێ. گۆشتی گەردەمەل زیاتر بۆ تشیب خۆشە و بۆ کوڵاندنیش. ئەم بەنتیقەیەشی ئەم بەشەشی گۆشتی پڕتۆڵی پێوترێ. بە شەبەکە ئەبرژێت جوان ئاوا شۆڵشۆڵ ئەبڕێت جوان گۆشتێکی ناسک و تامێکی تایبەتە زۆر شتێکی خۆشە بۆ برژاندن و بۆ شەوایی. ئەم بەشەشی گۆشتی حەبلی پێوترێ لای سەڵتەکەیەتی شتێکی تایبەت شتێکی زۆر خۆشە و یعنی خواستی خەڵکی زۆر لەسەرە بۆ برژاندن شتێکی تایبەت و تامێکی خۆش و ناسکە. ئەم پێشەشی وەکومان ڕانەکەیەتی گۆشتی ڕان گۆشتێکی جوانە بۆ برژاندن خەڵکی بە بەشێکی هەیە بۆ کوڵاندنەی بە هەر حەزی لێتی. ئەمەش جۆری دووەمیانە گۆشتی گوێرەکەیە. گۆشتی گوێرەکە گۆشتێکی ئەکرێ بە نەرمەیانی بۆ قیمە زیاتر بەکارێت. گۆشتێکی جوان و ڕێکوپێکە بۆ قیمە چەور نییە. گۆشتی گوێرەکە و گۆشتی بەرق نییە. گۆشتی بەرق کۆلسترۆڵە چەورە بەس گۆشتی گوێرەکە ڕیشاڵە چەوری کەمترە. هەندێک لەو کەسانش کە کێشەی چەوری و یان تەنشیف و ڕێژی مشتەکەن گۆشتی گوێرەکە بەکارێن لەبەر ڕیشاڵەکەی چەوری کەمە و چەوری نییە. اینجا لە گۆشتی گوێرەکەشە ئەمە دەستی گوێرەکەیە بۆ قیمە بەکارێت گۆشتێکی جوانە. ئەم پارچانە گۆشتی دەستی گوێرەکەیە. ئەمە ڕانی گوێرەکەیە ئیتر بۆ ڕۆست ئەیە حەزی لێتی ئەیە بۆ کوڵاندنیا حەزەکە پارچەی گەورە بێت
ڕانەکەی پێخۆشە گۆشتێکی ڕێکوپێک و سافی هەیە. ئەمەش حەبلی گوێرەکەیە. حەبلی گوێرەکە گۆشتێکی تایبەتە لەبەرەوەی کە گۆشتێکی زۆر ناسک، زۆر جوان، زۆر خۆش. گۆشتی حەبلی گوێرەکە بۆ برژاندن بەکارێت، گۆشتێکی تایبەتە و کەمیشە لە گۆشتی گوێرەکە. لە گوێرەکەیگا دوو پارتیکەیە و ئەمیش پشتەمەغزەی گوێرەکەیە. هەر بە هەمان شت گۆشتێکی ناسک و زۆر جوانە. تی خەڵک بۆ ستێک بەکارهێنێت گۆشتێکی جوانە، یاخود بۆ سوورکردنەوە بۆ ئەمان عادەن بەکارێت. ئەمیش سەرپەراستی گوێرەکەیە، یعنی لەبەی گوێرەکەیە. لەبەی گوێرەکەشی تر لەگەڵ ڕانە لەگەڵ دەستەکەی کەڵەکرێت بۆ شفتە، یاخود لەگەڵ لەبەی بەرخاتیە گەڵەکرێت بۆ کەباب، شتێکی جوانە و خۆشەویش. دەستی بەرخەکەیە. لەناو ئەم دەستی بەرخەیە دەفەی شان هەیە، شانی پێوترێ. ئەم دەفەی شانە دەرەکرێت و گۆشت فرۆش قەسابەکان نایدەن بە کەس، نایفرۆشن بە فرۆشیار، بە کڕیار عەفۆ نایفرۆشن. لەبەرەوەی زیاتر لەناو عەرەبە، لەناو خۆمانە نا. لەناو عەرەبە ئەم دەفەی شانە بۆ سحر، بۆ فاڵ، بۆ ئەم جۆرە شتانە بەکارێت و زەرەری هەیە بۆ خەڵک. ئادا لەناو عەرەبات ئاوا شکانێکی لێن کەلیەکی تێگەن بۆی بەتاڵ بێتەوە، بۆ سحر و فاڵ و شت بەکارنێت. لەبەرەوە لەناو خۆمانە نیشە ئەلحەمدولیلا، بەس لەناو عەرەبە بابێت لای خۆمان خەڵک حەزەری شتەکات و بەکاری نایێنێت و نایا بە کەس قەسابەکان. وەکو هەڵگرتنی گۆشت و مانەوەی گۆشتی فرێش هەتا 72 سەعات بە فرێشی ئەمێنێتەوانێ و پارێزراوە. ئەویش ئەبێ لە بەڕادا و لە شوێنی فێنکەرەوەی هەڵبگیرێت هەتا 72 کاتژمێر بە فرێشی ئاساییت. لە دوای ئەوە ئەبێ بیبەسێت و بخرێتە مجەمی دەوانێ، بخرێتە فرێزەرەوانە بیبەسێت هەتا 72 کاتژمێر بە فرێشی ئەمێنێتەوە. لە دوای 72 سەعاتەکە عادەتەن گۆشت کە بەستی ڕەنگی جوانەکەی خۆی، ڕەنگە تەبیعەکەی خۆی لەدەسەیات. تر عادەتەن ئەم ڕەنگە جوانەی ئەگۆڕێ، ئەم فرێشەی نامێنێ، ئەم شێوازەی ئێسای نامێنێ کە بەستی و خاو وێوانێ گۆشتەکە چۆنەڵی ناشری نەبێ، چۆنڵی شلە بێتەوانێ، ئەو فرێشەی لەدەسەیات هەتا لە دوای 72 کاتژمێر کە خزمانە فرێزەرەوە بەستی. من وەکو کاسێک لە کۆتاییە داوای لەو کەسانە ئەەکەم کە ئەیانەوێت دەستکەن بە ئیشێک، ئەیانەوێ ئیشێکی تازە بکەن، ئیشێکی جوان بکەن، لەسەر پێی خۆیان بوەستن، ئەبێت تەحەمل هەبێ، ئەبێت سەبر بکەی، ئەبێت ڕازگۆ بی، ئەبێت دەستپاک بی، ئەبێت لەگەڵ خۆشت و خەڵکیشان ڕازگۆ بی، بۆی کە بەردەوام بی لە ئیش، بۆی کە سەرکەوتوو بی. نیشانەی هەموو سەرکەوتنێک ڕازگۆییە، پاکیە، پشت بەخوا بەستن.